خۆشەویستان لە حەدیثێکی صحیحدا لە صحیحە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لە پیاوێک بوو سورەتی ئیخلاص قل هو الله أحد دەخوێند فقال أما هذا فقد غفر له فەرمووی ئەم پیاوە خوای گەورە لێی خۆش بوو لەبەر ئەوەی ئەم سورەتە پیرۆزەی خوێند خوای گەورە لە تاوانەکانی خۆش بوو. پێت خۆشە خوا لێت خۆش بێ بیسەلمێنە وەڵا پێم خۆشە خوا لێم خۆش بێ بەس بخوا قل الله أحدیش ناخوێنم کەواتە پێت خۆش نییە. ئەم پیاوە فقط غفر له خوا لێی خۆش بوو لە تاوانەکانی خۆش بوو لە گوناهەکانی خۆش بوو چونکە سورەتی ئیخلاص قل هو الله أحدی خوێند. بۆیە زۆر بیخوێنن بۆی خوای گەورە لێتان خۆش بێ. تاوانمان زۆرە ڕۆژانە تاوان دەکەین کەواتە پێویستە زۆر بیخوێنین بۆی خوای پەروەردگار بمان خاتە بەهەشتەوە. نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی وئیلا تەغفیر لی وتەرحەمنی ئەکن من الخاسرین. خوایان ئەگەر لێم خۆش نەبی ڕەحمم پێ نەکەی بەخوا من خەسارەتمەندم من دۆڕاوم. ئەگەر خوایش ڕەحم بە ئێمە نەکا دۆڕاوین خوای گەورە لێمان خۆش نەبێ دۆڕاوین. کەواتە زۆر بڵێ قل هو الله أحد چونکە پێویستت پێیەتی ئەو خوایە لەم یەلید وەلەم یولد. خوای پەروەردگار نە منداڵی هەیە نە عیسا کوڕی خوایە سەلامی خوای لەسەر بێ نە عوزەیر کوڕی خوایە سەلامی خوای لەسەر بێ نە مەلایکەکان مناڵی خوای پەروەردگارن. مەلایکەکان کچی خوا نین. خوای گەورە شەریکی نییە هاوڵی نییە دایکی نییە باوکی نییە منداڵیشی نییە بە هەمان شێوە. کەواتە لی تێبگە ئەو کەسی قل هو الله أحد بخوێنێ پێغەمبەری خوا فەرمیێ ساسم خوا لێی خۆش دەبێ چونکە ئەو پیاوە یەک جار خوێنایدی ظاهیرەن خۆشەویستی خوا فەرمیێ ساسم ئەمە خوا لێی خۆش بوو. ئەگە تۆ زۆر بیخوێنیت و لێشی تێبگەی و شەریکیش بۆ خوا بڕیار نەدەی بە تاک و تەنها بیپەرستی باوەڕت بە دار و بەرد و قەبر نەبێ. وەڵڵا قەبر پەرستی فەرقی چییە لەگەڵەوەی بتێک بپەرستی و گرنگەوەی شەریک بۆ خوا بڕیارە دەی. پیاوچاکان پیاوچاکانن خۆشیانمان دەوێ بەڵام بە شەریکی خوایان نازانین نە بە خوایان دەزانین نە بە شەریکی خوا. غەیری خوا هەرچی بپەرستی شەریک بۆ خوا بڕیاردارە ناوی هەرچی بێ پیاوچاک بێ پیاو خراپ بێ خوا ناز بێ خوانە ناز بێ مرۆڤ بێ گیان لەبەر بێ تۆ گرنگەوەی شەریکت بۆ خوا بڕیاردە لە تاوانەکان فەرقی نییە.